وەزیرێ دادی ئەمریکا خۆ ژلێ کۆلینێن سەبارەت پەیوەندیە عالیکارên سەرۆک ترامپ bi Rûsya ve vekişand. Jimareka çalakvanên medenî li Qamişlo piştevaniya xwe ji YPG re diyar dikin weka hêza serekeya şerê Daeş. û li Amerîka hewl û yasayên nû hene ji bo şerê rawistandina qaçaxiya bi mirovan li seranserî cîhanê. سلااو و ڕێزوو هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کنەکشن. کورد کنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستە و خۆ پەخش دەکرێت. وەزیری دادی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری کشانەوە دەدات لە هەموو لێکۆڵینەوەیەکی ئێستا و ئایندەش لەسەر دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 سەرۆکایەتی ئەمریکادا. ئەم بڕیارەش لە نێوەندی ئەو مشتومڕەدایە کە جێف سێشنز پێشتر دوو کۆبوونەوەی هەبووە لەگەڵ باڵیۆزی رووسیا لە ئەمریکا. لەگەڵەوەشدا کە سەرۆک ترامپ بتمانەی خۆی بۆ وەزیری داد دووبارە کردوێتەوە، بەڵام دیموکراتەکان داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری داد دەکەن. پاش سێ هەفتەی دەست بەکاربوونی وەزیری داد جێف سێشنز ڕوبەڕووی رەخنێکی زۆر بووە بەهۆی شیانی هەبوونی بەرژەوەندی لە مەسەلەکاندا. ئێستا بڕیارمدا کە خۆم دەربکەم لە لێکۆڵینەوەکانی ئێستا و داهاتوش لەسەر هەر مەسلەیەکی کە بە هەر شێوەیەک پەیوەندی بە هەڵمەتەکانی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەبێت. وەزیری داد ڕوبەڕووی لێکۆڵینەوەیەکی تریش دەبێتەوە پاش راپۆرتەکانی کە دەڵێن پارەکە لەگەڵ سەرگێ کیسلیاک باڵیۆزی رووسیا بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆبۆتەوە، بەڵام لە میانەی لێکۆڵینەوەکان بۆ پەسەندکردنی لە مانگی یەک ئاماژەی پێنەکردبوو. سێشنز کە یەکێک بوو لە پشتیوانە سەرەکیەکانی سەرۆک ترامپ نکۆلی لەوە دەکات کە لە گەواهیدانی بەردەم سیناتدا قسەی ڕاستی نەکردبێت. با بەڕوونی قسە بکەم، من هەرگیز لەگەڵ هیچ کاربەدەستێک و کارمەندێکی رووسیا لەسەر هەڵمەتەکانی ترامپ قسەم نەکردو. ئەو بیرۆکەیە کە من بەشێک بووم لەوەی بەردەوام لە میانەی هەڵمەتەکەی ترامپ زانیاریم لە نێوان خەڵکانی ناو بازنەکەی ترامپ و ناو بژیوانانی حکوومەتی رووسیا ئالۆز کردووە بە تەواوەتی هەڵەیە. سەرڕای مشتومڕەکان ترامپ هەر پشتیوانی لێ دەکات. لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر شەوی پێنجشەمە سەرۆک ترامپ وەزیری دادی بە پیاوێکی ڕازگۆ ناودێر کرد کە گوتی دەبوو لە میانەی دانیشتنی پەسەندکردنەکەیدا زیاتر وەڵامەکانی ڕوون بوونایە و هەر لە تویتەردا نووسیویشێتی دیموکراتەکان لە ئاستی خۆیان زیاتر ڕۆڵ دەگەڕن، ئەوان لە هەڵبژاردنەکاندا دۆڕاون و ئێستاش کۆنتترۆلی ڕاستیەکان لەدەست دەدەن. یاسادانەرە کۆمارەکانی کۆنگرێس بە ئاگاهیەوە لێدوان دەدەن. جۆنی ئێرنست یاسادانەری کۆماری دەڵێت ئەگەر هەر بەڵگەیەک هەبێت لەسەر هەر شتێکی هەڵەکرابێت بێگومان، بەڵام هیچ بەڵگەیەکمان نییە. لە هەمان کاتدا یاسادانەرە باڵەکانی دیموکرات داوا دەکەن وەزیری داد دەست لە کار بکێشێتەوە. نابێت هیچ گومانێکی کەمیش لەسەر بێلایەنی و دادپەروەری وەزیری داد کە باڵاترین کاربەدەستی جێبەجێکردنی یاسایە لە وڵاتدا هەبێت. پاش ئەمە ڕوونەکە وەزیری داد سێشن لەم تاقیکردنەوەدا دەرنەچووە، لەبەر ئەوەی وەزارەتی داد دەبێت لە سەر و هەموو ڕەخنەیەکەوە بێت بۆ بەرژەوەندی وڵاتیش وەزیری داد سێشنز دەبێت دەست لە کار بکێشێتەوە. دەیان کەس لە دەرەوەی وەزارەتی داد کۆبوونەوە بۆ ناڕەزایی دەربڕینیان بەرامبەر بە وەزیری داد. دانیال ئینگرام کە لە پایتەختی وڵاتەکە دەژێت دەڵێت ئەو نیگەرانی هەیە لە مەڕشیانی پەیوەندی لە نێوان رووسیا و بەڕێوەبەرایەتی ترامپ. من نازانم ئەو چی گوتووە بە باڵێزی رووسیا یان باڵێزی رووسیا چی بەو گوتووە، بەڵام لەم مەسەلەدا شتی شاردۆتەوە و دەم بە گرنگیەکەیتان نانێت. نابێت ئەو وەزیری دادی ئەمریکا بێت. چاوەڕوان دەکرێت ئەم مشتومڕەی لەسەر وەزیری داد هەیە درێژە بخایەنێت. ئیرۆ هەینی شەردنێڤبەرا کۆمەڵێن کوردên نەیاردە لە دەڤەرا شەنگالێ قەومی وژێ ئەنجام ji هەردوو ئالیان زیانên mirovانî hene. Ew şerqewmî li demê ku pêşmergeyên Rojava li ser Sunûrê Sûriya beref deverên jêrkontrola hêzeka xwecihî ya yekên parastina şengalê YPŞ diçûk ku girêdayî PKK ne. Omandarên YPŞ dibêjin ew hêza Kurdên Sûrî bi fermana Tirkiye li herêmê navqa Qaymeqamê Şingalê jî dibêje hêzên YPŞ ji derve hatine. Ev nerehetî tirsa şerên giran di nêvbera layinên cudayên Kurdan de peyda dike.
پێشمەرگین ڕۆژئاوا هێزەکە کوردین سووریایە لە هەرێما کوردستانە عێراقی هاتنە دامەزراندن و ڕاهێنان بوان هاتیەکردن و بپشتەوانیا سەرۆکی هەرێمی مەسعود بارزانیک و پەیوەندیان باش لەگەڵ تورکی هەنە یەپەشێ دەبێژە شەڕی دەست پێ کرد دەما پێشمەرگین ڕۆژئاوا هەوڵ دایم جیهێوان لە کۆمەلگەها خانە سۆرێ بگرن و دەبێژن ژی ئەف شەڕێکی ئازراندنەیە ژە ئالیە تورکیەوە. لە شاری قامیشلو کۆمەڵەیەکی چالاکوانی سیڤیلی کە ئەو جنگاوەرە بیانیانەی شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەکەن ئەندامن تایدا دەستیان کردووە بە هەڵمەتێک بۆ نیشاندانی پشتیوانی بۆ یەکینەکانی پاراستنی گەل واتە یەپەگا. یەپەگا هێزی پێشەنگە لە شەڕی دژی داعش و هەروەها توانیوێتی سەقامگیری لەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتیدایە بپارێزێت. ژمارێک ji rewşenbîr û çalakvanên Qamişlo dest bi kampaniya piştgiriya YPG kirine. Li Qamişlo ji bo piştgiriya YPG şervanên biyanî jî tevlî kampaniyê bûn û li qada cangoriyên biyanî daketin kolanê. Rêveberiya kampaniya piştgiriya YPG Şehnaz Osman dibêje got wê çalakiyê wan berdewam. Ji Ewropa hatin ji Amerîka hatine bo ji ber got rastiya YPG zanin YPG hêzek şerê şûnan bi navê mirovahiyê şerê Daeş dike. Îro em ji sekinîn dibe hemla me dema pêşin fealiyatê dijî çêbike. Şervanên beyan jî ji bo dengê Amerîka piştgiriya xwe ji bo YPG nîşandan. gelekî giring ye ku piştevaniya YPG bêkirin ew egera aramiya Sûriyê ne. Eger ne awban Daeş dê kontrola deverê kirba û dê milyûnan penaber heban. Kesek vê naxwaze. Ez hatim vê de îro ji ber ku hindekî destgehên mîdya dibêjin YPG terorist in. Ev nerast e. YPG sivêlan diparêze û xwe diparêze. Armanca wan gelê rojava biparêzin. Beriya demekê ji niha daxuyaniyên ji aliyên berpirsên îtilaf operasyona Sûriyayê derketibûn û tê de dibêjin got YPG teror e. Ev yek li rastî nerazîbûna kolana Kurdî li Sûrî hat. Rewşenbîr û çalakvanên bajarê Qamişlo bi kampaniya piştgiriya YPG xwestin got bersiva vê yekê bidin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. یەکەین لەشکری سووری باژارێ دیرۆکیە تەدمر ژیمینên ژێر ئارد و تەقینان پاقش دەکەن کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش لە دووخە هێنانە. کاربدەستین سووری دەبێژن ئەف پرۆسە دێ ئالۆز بە و دێ دەمەکی درێژی vekêşa ji ber jimara mezina mînên çandî ji aliyê vê komela radîkal be. Leşkerê Sûrî ragihand ku şevêdî wan kontrola bêyekcariya Tedmirê girtiya destê xwe piştî ku milîtanên vê komelê reviyayîn ji hêrîşên firokên Rûsya û helwesta topbarana leşkerê Sûrî. شاندێکی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا ئەنەکەسە بە سەرۆکاتی ئیبراهیم برۆ لە واشنگتن و وە ژمارەیە کۆبوونەوە کراوە لەگەڵ هەندێک لە کاربەدەستانی سیاسی و لەشکری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا. ئیبراهیم برۆ لە دیمانەیەکدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا دەڵێ لەم سەردانەی شاندەکەدا دەخوازێ پەیامی کوردی سووریا بگەێنێ کە وڵاتێکی دیموکراتی و فێدراڵی دەوێت. باشه ما بست زانی ددما کو هون لوی درنه شانده ول وی دره شانده کی انا کسی هر وحال جنیو جی بشتار دبه اف ده همان دمه دا یعنی هاتنا ول وی دره گریدان خو به هبونا شانده ول جنیو هي بشک جه هي يعني ایرو ام ده هندره جنیو ده ام ده ناف شانده اپوزیسیونی دنه و ام دزانن يعني استنگی گلک هنه يعني هم ده ناف اپوزیسیونی و رژیم ده هم ده ناف اپوزیسیونی خود نوک هفد تفکیر دکن ام جی دخوازن دنگ خو بگینن خلکی بگینن امریکا بتایبت ئێمە ام بۆ چارەسەریە سیاسی ji pirsgirêka Sûrî re amade ne me cinêfa di dua amade bûn Asya amade bûn anha da çaracê amade ne lê divê yani em wek Kurd dizanibin gê îro hem nîzam hem rejîma Sûrî hem opozisyon jî li ser meselana ji bo Sûriyek pêşerojê di aliyê
مەژیە عەربی ئیسلامی دە هەنێکی اتفاق دەبن ئێمە وەک کورد ئەم دخوازن خەلکێ فێمکردن بدەن ئەم وڵاتێکی دیموقراتی وڵاتێکی فێدرالی جهێ هەموو پێک هاتیە هەندڕی سووری تێت هەبوو بتایبەتجی هەرێما کوردی لەوە تێگرتن کە هون وەکو ئەنە کەسێ هەلوەستەوە ji ber ku lawazet hindirê opozisyona Sûrî de dibêjin hûn nikarin nûêneratiya doza Kurdî yan jî daxwazên xelkê Kurd li Sûriyê bikin. Ev yek ji aliyê we de çawa tê şîrovekirin û gelo hûn dikarin li Cinêvê bi rastî mafê Kurdan pêşkêş kirin. Ev hinekî propaganda dijî ene kesê têkirin. Ene kesê yanî ji roja ketî nav opozisyona Sûrî dişxwe divê em bêjin opozisyon ketî nav me de em wek tevgera siyasî Kurdî ji 5 salî de opozisyon bûn di Sûrî de xelkekî din jê opozisyon çêbûyê yani yan jî berên Besî bûn yan Şuî bûn yan Exwan Müslîmîn bûn yan nerînê wan li ser Kurdan ne wek nerînê me ne lê me jî çi dîkomentek hatî danîn me ji bo çareserkirina mafê milletê Kurd bi wan re li ser kaxeza daniyê lê em zanin mejiyê wan ew ê wan hîn van mesela gelekî istiab nakin qebûl nakin em teabekê pêr dibînin lê em nelawazin heta wê dereca em ji nav derkevin. Paşa hûn hesta çi guhertinekê di helwesta Amerîka dikin di derbarê Kurdê Sûriyê de ji ber em dizanin ku Amerîka hevalbendên xwe ew ê ku li ser erdê şer dikin hêzên YPG ku girêdayîne bi peye dê daye ewana bêhtir ji xwe re dibînin hevalbend li dijî Daişê. Hûn hesta tu guhertinê dikin di çarçoveya vê serdan. Mexabin heta vê kêlîkê hîn siyaseta Amerîkî bi rengekî zelal diyar nebûyê lê em bawerin yanî wê guhertinekî mezin têxin siyaseta xwe divê derbarî de. Eger têxin siyaseta xwe de wê ji we bixwazin ku hûn bibin yek yan jî wê aliyê peyedê bidin alîkî we bidin pêş. Anha ew hacetek wan pêwistî wan heyî yanî aliyê peyedê li dijî şerê Daeş berdewam bike lê îro yanî hem ji alîkî di herêma Kurdistanê heye hem pêşmergê me hene wek pêşmergê roj hem jî dexta dewleta Tirkî jî di van mesela de yanî Amerîka mecbûr teva razî bike lê wê bixwaze çawa rengekî gidkarî bi berdewamiya şerê Daeş bibe ne şerekî din di herêmê çê bibe. Belê Serokê Encumena Niştimaniya Kurdî Sûriyê ene kese Brahîm Biro gelek spas bû beşter bûn. Spas bo ji bo karmendê dengê Amerîka tevî. û digel berdewamiya şerên rizgarkirina Pitir Deverên Rojavayê bajarê Musilê ji destê Daeş rojane bi hezaran sivîl ji şeran direvin. Ev sivîl dibêjin Daeş bê ferq û cudahî ew kirine armanca zulm û zora xwe. Di gel pêşrawiya Supayê Iraqê li başûrê Mosilê berdewam xelkê sivîl aware dibin û rojane bi hezaran xweradestî hêzên Iraqî dikin. Wesa dene diyarkirin ku Daeş gelek te'da li ewan kiriye lewma niha ew neçar bûyne mal û halên xwe bi cih pêlin. من حي المامون ام لتاخي مامون هاتینه اب هفت روزه نیوا خانی ما حرفیه و ام دور پیچگیری بوین ما خارن نبو اب هفت روزن حتی دجا تیرور هاتن و ام رزگار کرین رحمه لدای باب نوام بیتو خود سر بخید مانا ما حرفتیه بوده ما پنج روزان ام دور پیچگیری بون و سپاس بو خود هزن امنی هاتین و ام رزگار کرین خود وان بپارێزد. هر وسا زوربەی ئاوارên başûrê Mosilê niha dihêne veguhastin bû kempa Hemam Elîl û heta niha zêdetir ji 3500 xêzanan lê hatîne hewandin. Jal Mosilê bin sifrê daye û ez bangewaziyekê bû hemî birader û kes û karên xwe radgehînim bila nehên xapandin û bila nehên xapandin. Xîvetgeha Qusîrîl gel me nekirîne. Ziyanê nagehînin hiç kesekî. Ew gelek me qebûl dikin û harîkariyek zêde dikin. Dê hêta zanîn ku nûker ew xêzanên aware dibin ji taxê Me'mûn û Tilroman û Hawî Cozeq mal û halên xwe bi cih têlin. Bê gorey ew dene xuyakirin ku ji ber bordûmana eşwaiya çekdarên Daeş diketin. Kawa Umer dengê Emerîka, Mosil. Hûn ji bo nûçeya pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerê ne. Nûçeyên giring ji bo we dişopînin. Bi YouTube û Facebook û Twitter'a xuya Kirmancî û Soranî. Bernamên siyasî, hunerî û ronakbîrî, bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televizyon û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin.
هەمی پلاتفۆرمە میدیاییان پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە خزمەتەوە دانا وەجیەک ڕاست هەلبژارتیە دەنگی ئەمریکا ژێ دەرەهەری باوەڕ پێکری. یەکێک لە پرسە گرنگەکان لە کۆمەڵگایەکی سیڤیل و خاوەن پرەنسیپەکانی دیموکراسیدا سەروەری یاسایە. بەو مانایی هیچ کەسێک جا لە هەر ئاستێکی بەرپرسیارەتیدا بێ نابێت لە سەر و یاساوە بێ. زۆر جاریش ئەو دەستەواژەیەمان بەرگوێ دەکەوێت یا دەخوێنینەوە کە لە هەرێمی کوردستانی عێراق پێشێلکاری سەروەری یاسا دەکرێت. فەرهەنگ خالد یاساناس میوانی کورد کۆنێکشنی ئەمڕۆمانە. کاک فەرهەنگ زۆر سپاس بۆ ئامادەبوون. ئەمەیە بزانم ئەو پێشێلکاریانی کە لە بواری یاسادا دەکرێت لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەمە شتێکی بە بەرنامەیە یاخود کەمتەرخەمی و تێنەگەیشتنە لە یاسا. بەڵێ سپاس بۆ جەنابتانوە بۆ بینەرانی بەڕێزیش بە تایبەتی کە قسە لەسەر بابەتی یاسا بکەین و سەروەری یاسا بکەین. بەڵێ لە کوردستانی عێراق حیزبی حکومڕان ساڵانێکە بە بەرنامە کار لەسەر ئەوە ئەکا کە خۆی لەسەر و یاساوە بێ. بە عملی ئێمە بینیمانە کە بەرنمەیان هەیە بۆ خۆیان لەسەر و یاساوە بن و بچووکردنەوە و تەحجیمکردنی یاسا و دام و دەستگا یاساییەکان. وەکو بڵێ ئەگەر کەمتەرخەمی بێ کەمتەرخەمیش لە ڕووی قانونیەوە ئەگەر بێتە هۆی پێشەلکاری ئەمەش بە تاوان نەژمارەکرێ. ئەگەر بڵێ تێنەگەیشتن بێت تێنەگەیشتنیش عوزر نییە بۆ ئەوەی تاوانێک یا پێشەلکاریی یاسایی ئەنجام بدرێت. لەبەرەوە ئەمەی کە ئەکرێ لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەتی بەرنمەیەکی منەظەمەی حیزبی حکومڕانە بۆ ئەوەی کە خۆیان لەسەر و یاساوە. ئەمە بۆ لایەنە فەرمانڕەواکان لایەنە سیاسیەکانی تر چ ڕۆڵێکیان هەبووە؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی لایەنی فەرمانڕەوا ئێستا لە تەحجیمی وەکو بڵێن سنووری بۆ موسسات داناوە و خۆی لەسەر و لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵات و هێز و قوتەی کە بەدەست لایەنی فەرمانڕەواوە هەیە مانایەکی بۆ دام و دەستگاکان نێشتوتەوە. لەبەرەوە لایەنە سیاسیەکانی تریش بەردەوام هەوڵیان ناوە بۆ ئەوەی کە بینیمانە هەوڵیان ناوە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەمە دابنرێت. جارێکی تر دام و دەستگاکان هێز و دەسەڵاتی خۆی بە فعلی بۆ بگەڕێتەوە. بەڵام ئەوەی کە ئەبینین ڕێگری لێکراوە و ناهێڵڕێت. لەم سەروەختەی جیهاندا شەڕی دژی تێرۆریزم لە زۆر ناوچەی جیهاندا هەیە لە زۆربەی بەشەکانی جیهانیشدا یاسای تایبەت هەن بۆ دژایەتیکردن و بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. لە هەرێمی کوردستانیش یاسای دژە تێرۆر هەیە. ئەم یاسایە بۆ بەمایی سەقامگیری زیاتر و هێنانە ئارای ئارامیەک لە لای خەڵک یاخۆ ئەم یاسایش بەکارهێنراوە جارێکی تر بۆ پێشەلکردن. زانی چۆنە کاک بەڵام جارێ ئەسڵەن ئێستا هەرێمی کوردستانی یاسایەکی نییە بەناوی یاسای تیرۆرەوە. چکە یاسای تیرۆر لە مانگی تەمموزی ساڵی 2016 ماوەی جێبەجێکردنی بەسەر چوو لە غیابی پەرلەمانە ئێستا ئێمە یاسایەکمان نییە بەناوی یاسای تیرۆر کە زۆر گرنگە لەم ساتە وەختەیە لە شوێنێکی گرنگ و حساسی نزیک لە تیرۆر و ئەوان کە هەرێمی کوردستانە. بەڵام ئەگەر باز لەسەر ئەوە بکەین نەک یاسای تیرۆر یاساکانی تریش حیزبی حکومڕان بەکاری هێناوە وەکو قەڵخانێک بۆ پارێزگاریکردن لە خۆی. ینی ئێمە چەندان سەدان نمونە و هەزاران نمونەمان هەیە لەوەی کە دەیان نمونە زیاتر هەمانە لەوەی کە لە یاسای تیرۆرە ئەندام و لایەنگرانی حیزبە سیاسیەکانی غەیری خۆیان بڵین لە هەرێمی کوردستان دراون بەدادگا نەک هەر لە یاسای تیرۆر یاساکانی تری وەکو ڕۆژنامەنووسی و هەر یاسایەکی تر بە ئارەزوی خۆیان کە ئەویان کردبێ بەکاریان هێناوە بۆ پارێزگاریکردن لە خۆیان و تەصفی بەرامبەر. هەمیشە پەیوەندێکی ئۆرگانی هەبووە لە نێوان پەرلەمان و دەسەڵاتی دادوەریدا. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا پەرلەمانی هەرێمی کوردستان توانیوێتی ئەو پەیوەندی ئۆرگانیە دروستکە ئەگەر نەی کردووە بووە. کاکێ بەڵێن کێشەی هەرێمی کوردستان ئەوەیە دەسەڵات وەکو باسم کرد لای دامەزراوەکان نییە. دەسەڵات و هێز لای حیزبە. یعنی ئێستا مانایەک نەماوەتەوە بۆ ئەوەی یعنی کێشە سەرەکیەکە ئەوە نییە کە پەیوەندی ئۆرگانی هەیەیان نییە. پێم وایە گەر ئەو پەیوەندیە نەبێ بە ئاسانترین شێوە چارەسەرە بێ. بەڵام ئێمە گەربینە سەر کێشە ئەساسیەکە کێشەی ئەساسی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە هێز و دەسەڵات لە لای حیزبێکە حیزبێکە بڕیاریاوە باشترین نمونە پەرلەمانی پەکخستووە لەبەرەوەی کە پێویستی بەکاری خۆی هەڵبسێ. هێزێکە حکوومەت ستافی لایەنێکی سیاسی ئێزن ناوە بۆ ماڵەوە و ئەمە یعنی نمونەیەکی زەقە بۆ ئەوەی کە لای لە وڵاتی ئێمە بە هیچ شێوەیەک
ڕێگە نادرێ دامەزراوەکان بەکاری خۆیان هەستن ینی بۆ نمونە سەرۆکی پەرلەمان لە پردێ لە بازگەی پردێ ڕێگەی لە ئەگیرێ ئەو هێزەی کە ڕێگەی لێ ئەگرێ ئەگەر قانون سەروەر بێ یاسا سەروەر بێ ئەبێ ئەو هێزە پارێزگاری لە سەرۆکی پەرلەمان بکە. مانایکی کە تۆ پێم دەڵی یاساکان ئەگەرچی بوونیشیان هەیە بەڵام جێبەجێ ناکرێن و خەڵکیش لە بەردەم یاسادا چون یەک نی. بەتەکیید خۆی سەروەری یاسا بێتە هۆی بەدیهێنانی دادپەروەری. دادپەروەریش لە کۆتاییە خۆشگوزەرانی لە کۆمەڵایەتی لەکەوێتەوە بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە وەکو باسم کرد یاساکان بۆ قەڵغانێک وەکو بۆ خۆیان بەکاریان هێناوە و هەمیشە ئامادە نەبوون بچنە بەردەم یاسا و ئەمە ژوای کردووە دادپەروەری لە بۆ جێبەجێکردنی یاسا بەرقەرار نەبووە نەخێر بەرقەرار نەبێ. زۆر سپاس دەکەم کاک فەرهانگ، زۆر سپاس. موزیسیانێک و هەوادارێکی موزیک بڕیاریان داوە ببنە هاو بەش لە کارداریەکدا و هەردووچیان لە کارگەکەیاندا مایکرۆفۆنی زۆر هەستیار و ئاستبەرز دروست دەکەن بەو ئامێرانەی پێشتر چەکی جۆری کلانشکۆفی پێ دروست دەکران. نزیکی 200 کیلومتران ji başûrê Moskû li bajarê Tola mûzîkvanê Amerîkî David Brown û Pavel Yazderev yê Roz yê hezkiriyê mûzîkê dest bi bazirganiyek hevpar kirin. Wan navê kampanya xwe kire Soyez yanî yekgirtin. Ev nîşaneke ji bo yekgirtina rojhelat û rojava. Wan biryar da ku ew kampanya Rosya ku çekê Klashenkov çêdirkirin ve guhêzin bu drustkirina mîkrofonên bihagiran û bifrûşin grûpên mûzîkê yên bi navûbang. Ev fabrîk di avahiyekî da li rexên bajarê Tola di du qatên jêr da cih girtiye û 12 karmend hene ku makînên ji dema Sovyêta berê bu drustkirina mîkrofonan bikartînin. Ji ber hûrgiliyên karê endaziyarî û jêhatiya materyalên mîkrofon jê tê çêkirin bi şêweke profesyonal, ev mîkrofon li hemû aliyên cîhanê tên hezkirin. Serkeftina vî karî ji sedema gihiştina hev ya endaziyariya jêhatî ya Rûsî û sermayê Amerîkî her wiha erzaniya kiriya karmendan tê. Çêkirina van mîkrofona li Amerîka yan Ewropa dêtêçûyên wê gelek bihatir bin û encamên gelek cuda hebin dema berhemê karê bidestî bit bi taybet ev berhemekî wekû mîkrofonê. مفهم کرد که اگر ام به دست خو فکر خو برهمینان وان میکروفونان انجام ندهین ام چه جارا نشیا باین بگهین کوالیتی کا باش کو برهمین خو بگهین بازارین ولاتین روجاوا او برهمین خو برکه کا باش پیشکش بکین جبر بیه کی ما بریارد کو ام بخوا کار خو رک بخین او هلن سرکه این برهمین خو دست نشان بکین و فابریکا خو دانین او پنگاو مگهان ودری میکروفون از سوئز یا هری گرام بهای 3500 دلارن لهمبر 8000 دلاران کو بهای میکروفونن ین هورکه دست بکرنا کارسازی روسیا نه حسانه جه خباتک لهمبر سیستم روسی دست بدکه حتی برتیلا برپرسان و هورکیا لهمبر شرکت مازن ین کو ناخوازن هورکیاوان هبل روسیا لیبراون دبیجه فابریکاوان دروشک باش دایه فابریکا سوئز جدر و روشا گشتیا کارسازیه روسیا جه کو کارساز هول ددن هفرکیا کارسازیا ولاتین آسیا بکن ین کو برهمان بشوکه بلاز و ببهای کمتر برهمت اینن. بشمه اندزیاری هرچندی گلک چالاکه لهین خواب باش نگیهاندی ولاتین روجاوا او بو شاید 20 سالین بوری دا پیدا بوی هین نهاتیت شکرن. زیادتری که ولاتین آسیا نو خودگیهینن و خدمتین خوین اندزیاری پیشکش دکن. اف دبن سدم کو هفرکیا اندزیاری ما کمتر به. ی امریکی ج کالیفرنیا و ی روز خودین فابریکا سوئز او فکر کن اگر سزا و آستانگین لهمبری کاروان زیده ببن روسیا او کار خو و گوهزن ولاتا کی جیران ی وک لاتویا یانجی استونیا لی حتی نه کاروان ل روسیا دمشو و برهم اینان لوی دره ارزان تره وەزیری دەرەوەی تورکیا بە ئەڵمانیا دەڵێت فێر بە چۆن ڕەفتار دەکەیت ئەگەر دەتەوێت پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات بەردەوام بن.
ئەم ڕاگەیانەی مەولود چاوشەڵ و دوا بە دوای ڕێگەگرتن بۆ لە وتاردانی وەزیرەکانی تورکیا لە دوو شارۆچکەی ئەڵمانیادا بۆ لایەنگرانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و دەشڵێت ئەم هەڵوێستەی ئەڵمانیا و وڵاتانی تری ڕۆژاواش نیشانەیە چۆن سیاسەتی بانێکە و دوو هەوا بەکاردێنن. ئەڵمانیاش لە لای خۆیەوە دەڵێ سەرکوتکردنی پامنێرێکی ئەڵمانی لە تورکیا زیانێکی زۆری لە پەیوەندیەکانی نێوان ئانکەرە و بەرلین داوە. ji bo pêtir têgihiştina şerê li dijî qaçaxiya bi mirovan di Kongresê Amerîkî de McCain Institute ya birêveberîkirinê li cîhanê ji mareka endamên Kongresê û karbidestên Amerîkî gihandin hevlêre li Washington ji bo muştomerê li ser stratîjiyên nehêlana bazirganiya bi mirovan. Bazirganiya bi mirovan bûye derdek mirovaniyê nefneteweyî û armancîn wê jî bikarînana qurbaniyan e ji bo mebestên seksî, hêzakariya bi zorê û qaçaxçiyatiya madên hojber. Ew piştî qaçaxiya madên hojber û çekan ewsiyem rengê xetera gefeyê dike ser civaka nefneteweyî. Li Washington McCain Institute ya rêberatîkirina cîhanê panêlek ji bo çend endamên Kongresa Amerîkî û karbidestan rêxist ji bo vedîtina rêkên dawî înana vê tawanê li ser astê nefneteweyî. Sînatora Demokrat Amy Klobuchar got mixabin xelik vê rastiyê vedişêrin. ئەو پرسگرێکێک مەزنە ئەو ئێکەش ئەگەرە کو ئەم پێک بەکار بکەین و لە ئەمریکا ئەم ji وڵاتên dîra hander bîn û digelwan kar bikەین بۆ kêmkirina bazirganiya bi mirovan. Nebes ew bazirganiya bi mebesta seksî belkû danana berkariya neqanûnî. Egerçî ji marên rast û bawerpêkirî li ser vê qaçaxiyê nînin, lêpiraniya çavkaniyan hevbîrin ku pitir ji 20 milyon kesan ketine ber vê qaçaxçiyatiyê li seranserî cîhanê. Her sal 600 heta 800 hezaran piraniya wan jin û keçên 12 heta 14 salî ne û ji bo mebestên seksî dikevin bazaran. Li demê civînekê digel nûnerên rêxistiyên rêgirtinê li qaçaxçiyatiya bi mirovan, Serokê Amerîkî Donald Trump got bi rêveberiya wî dêgiraniyê deyne ser neheştina vê bazirganiyê. Qaçaxçiya bi mirovan pirsgirêkek mezin e li ser astê navxwe û cîhanê û pirsgirêkek aloz e. Ez fermanê bidim Wezareta Dadê û Asayişa Niştimanî û ajansên dî yên hikûmetê karî bikin ji bo rêgirtinê li bazirganiya bi mirovan û paşî agihdarî jêdir û wan kesan bîn yên nihavî şerî dikin. Panêla McCain Institute giranî dana ser hojdariya civakên xwecihî ji bo naskirina tawanan û her wisa cudakirina tawanbarên qaçaxçiya bi mirovan ji qurbaniyan. Lêkolera tawanên bazirganiya bi mirovan Melissa McKinley got li Florida nîva qurbaniyên vê bazirganiyê ji welatên derve ne û pitir di nav penabera de ne. Ez bar dikim divê ew ne babetek jêk cuda be. Me divê piştrast bin ku qurbaniyên vê bazirganiya navnetewî parestî bin li jêr bernamên penaberiyê. Dema ew bên û bi cerg bin û bêjin ew qurbanî ne, em ê wan biparêzin, vîza bidin wan, ta ku bikaribin wan li cihek bi silamet danin. Ji bilî ku qaçaxçî qazancê ji vê bazirganiya bi milyonên dolara dikin, ev bazirganî bûye jê derê diraviyê komalên teroristên weka Komala Dewleta İslamî Daeş. Sînator Klobuchar dibêje Kongres û hikûmeta Amerîkî bêdeng nebûye li hember van tawanan. Me qanûnek pesend kiriye û karî li ser yasayek cîhanî dikin. Wezareta Derve jî salane mijûlî raportkirina bazirganiya bi mirovan e li seranserî cîhanê. Bi mebesta başkirina rewşa xelkê ku dibin vê zilmê ne. Karbidestên panêla li Washington digot ew dikarin van tawanan rawestînin bi rêka rêgirtinê li van renga bazirganiyan, rizgarkirina qurbaniyan û dabînkirina hewangehên bi silamet ji rizgarbûyan re. دەستخۆش دەخیل. سپاس بژیت. جۆمان لێبوو لە ڕاپۆرتەکەدا دەڵێ یاسایەک پەسەند کراوە و ئاماژە بەوە دەکرێت کە خەڵکانێک هەند تاوانبارن بەڵام میکانیزم چیە بۆ گرتنی ئەو خەڵکانە و دانیان بەدادگا.
بەڵێن سیناتۆرە ئەمریکی ئەو قانونە هەلبەت کاری لەسەر قانون دیکە نابێژە چاوە ئەوێ وان تاوان بەراجزا دەکەن لێ پانین بتر سەنگیاوی لەسەر هەندی بۆ قوربانی چاوە بێن جوداکردن یعنی هەندێک جارە ئەو قوربانی تینگرتن وەکە تاوان باراتین بەری خۆت دانەوە تایبەژی ئەو خانمش بۆ مەبەستین سکسی بکات تێنە بکارینان و بازرگانێکە قاچاقا نەدە سووردایە وەکو تاوانە ئەوجا سەنگی لەسەر هەندێک بوو چاوابن جوداکردن چاوە قوربانی بێن پاراستن تاوانبار بێن جوداکردن تا ڕۆژی سێشەمەی داهاتوو کورد کۆنەکشنێکی نوێ هەر شاد خدا حافظ